ئایا ئێمە چۆن بەشداری هیجرەت بکەین؟ ئەوە بەشداری بکەین کە واز لە گوناه و تاوان بینین و کۆچکەین لەو شوێنەی کە گوناه و تاوانی لێیە. بۆچی؟ چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم والمهاجر من هجر الخطايا والذنوب. ئەو کەسەی کە کۆچ دەکا مهاجیر کێیە؟ ئەو کەسەیە کە واز لە گوناه و تاوان دێنێت، ئەو کەسەیە کە پشت لە گوناه و تاوان دەکا و گوناه و تاوان بەجێ دێڵێت. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کەسەش مهاجرە، کۆچی کردووە لە گوناه و تاوان، گوناه و تاوانی بەجێ هێشتووە. بۆیە خوای گەورە دەفەرمێ والرجز فهجر، ئەی ئینسانی مسلمان گوناه و تاوان بەجێ بێڵە، واز لە گوناه و تاوان بێنە و پشت لە گوناه و تاوان کە. کەواتە بەشداری کردنی کۆچ بۆ ئێمە ئەوڕۆ بەوە دەبێت کە واز لە گوناه و تاوان بێنین و پشت لە گوناه و تاوان کەین. ئەنجا پشت لە ئینسانی خراپ کەین، پشت لە شوێنی خراپ کەین. خوای گەورە دەفەرمێ واصبر على ما يقولون، ئارام بگرە لەسەر ئەوەی کە ئەوانە دەیڵێن ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەی مسلمان، وهجرهم هجرا جميلا. ئەنجا وازیان لێ بێنە بە واز هێنانێکی زۆر جوان و پشتیان تێکە. واز لە ئینسانی خراپ بێنە، واز لە شوێنی خراپ بێنە. ئاوە هیجرەتە بۆ لای خوای پەروەردگار. مانایەکی دیکە هیجرەت بۆ ئێمە ئەوەیە کە دڵمان هیجرەت کا بۆ لای خوای پەروەردگار، ئەوەیە بەدڵ بچین بۆ لای خوای پەروەردگار، ئەوەیە بەدڵ لەگەڵ خوای گەورە دابین، ئەوەیە چی خوای گەورە پێی خۆشە ئەوە بکەین. ئەوە هیجرەتە بۆ لای خوای پەروەردگار. ئەوەیە کە پشت لە گوناه و تاوان کەین، ئەوەیە کە پشت لە شوێنی خراپ کەین، بەرەو خوای پەروەردگار و دینی خوای گەورە بڕۆین. ئەوەی پێغەمبەر لەسەری بووە صلی الله عليه وسلم، ئێمەش لەسەر ئەوە بین.